بینەرانی ڤەرسڵاتان لەبێت و ئەم کاتتان باش وا دیارە ساڵانە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕوو لە وڵاتی سعودی دەکەن بۆ ئەنجامدانی گەشتی عومرە. من ئێستا لە نووسینگەی حەج و عومرەی ڕاپەڕینم. دەمەوێت بزانم لە ئێستادا نرخی عومرە چەندە و ئەم پرسە و چەندی پرسیتر لەگەڵ بەڕێز شێخ تەها بەڕێوەری نووسینگەی حەج و عومرە تاوتوێ دەکەم. کاک شێخ ئەگەر کەرەم کەیتە ئێرە سڵاو لێبێت پێم بڵێت لە ئێستادا نرخی عومرە چەندە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. دیارە لە هەرێمی کوردستان ئێستا مەوسیمی عومرە دەستی پێ کردووە. عادەتەن ساڵانە دوای تەواوبوونی پرۆسەی حەج و یەکسەر پرۆسەی عومرەش دەست پێ دەکاتەوە. لە هەرێمی کوردستانیش پرۆسەی عومرە کە دەستی پێکردەوە نرخەکان جیاوازن بۆ نمونە ئەوەی کە بە شێوەی بە فڕۆکە سەفەر دەکات جیاوازە لەگەڵ ئەوەی کە بە پاس سەفەر دەکات نرخەکانە. نرخی ئاسمانی چەندە و هەروەها نرخی زەمینی چەندە؟ نرخی ئاسمانی طبعاً کۆمپانیاکان منافەسەیانە، ئەوەش کارێکی باشە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە، منافەسەکی جوان دەکەن لە پێناوی ئەوەی چۆن زیاتر خزمەتی عومرەکاران بکەن. بێگومان ئەوەی کە زیاتر خزمەت دەکات زیاتر خەڵک لەگەڵی سەفەر دەکات. ئەوەی کە بە فڕۆکە سەفەر دەکات من باسی ڕاپەڕین دەکەم. لە دەڤەری ڕاپەڕین $725 بۆ $750 بۆ سەفەرکردن بە ئاسمانی و بە شێوەی پاسیش ئەوانی کە بە ڕێگای وشکانی بڵێن سەفەریان کردووە ئەویش لە $450 بۆ $475 نرخەکە لەو نێوانەدا بووە. باش. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هاوڵاتیان با بڵین بەراورد بە شارەکانی تر هەرێمی کوردستان هاوڵاتیان زیاتر و لە عومرە دەکەن؟ بێگومان خۆتەزانی خەڵکێکی زۆر تامەزرەوەی بینینی ئەو شوێنەیە، شوێنێکی پیرۆزە لە ڕۆحیەوە ئینسان ئاسوودە دەکاتن و حەجیش خۆتەزانی حەج کولفەکی زۆری دەوێ، دواتر خەڵکێکی زۆریش داوا دەکات کە بچێ بۆ حەج، بۆیە کە ناویان دەرناچێ بۆ حەج. ئەو فەراغە ڕۆحیە کە لە ڕێگای ئەوە بوان دروست بووە کە سەفەری حەجیان پێ نەکراوە ناچار سەفەری عومرە دەکەن. هەرچەندە عومرەش کە سونەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام چونکە هەمان شوێنە نوێشکردن لە هەمان شوێنە و مەرقەدی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینەی پیرۆزە و لە مەکەی پیرۆز خۆتەزانی شوێنی کەعبەی موسڵمانانە و هەمان شوێنی کە دەچن، بەڵام کە مەوسیمی حەج نییە، بۆیە ئەو فەراغە ڕۆحیە کە موسڵمانان بۆیان دروست دەبێت لە حەجدا کە ناویان دەرناچێت لەبەرەوەی داواکاری زۆر یان لەبەر نرخی زۆر. خۆتەزانی حەج وەکو عومرە نیە،